من تەمەنم 22 ساڵە کە بەقەر 22 ساڵی ژیانم کردووە، تەجروبەی ژیانم کردووە، ستەمم لێکراوە، ئازارم چەشتووە. ئەمەی کە ئێستا باسیەکەم لەوانەیە کەمێک بێ و بۆ ئێوە بۆ ئەو بەڕێزانشی بخەمە ڕوو. من تەمەنم 5 ساڵ بوو کە دایکم وەفاتی کرد، بەداخەوە کە من زۆر مناڵ بووم و لەگەڵ خوشکە 2 ساڵانەکەمان لە ماڵەوە بووین. خۆم و باوکم و خوشکە 2 ساڵانەکەم لە ماڵەوە بووین و باوکم لەبەر ئەوەی نەی ئەتوانی ئاگەی لە ئێمە بێت، لەبەرەوەی بە ڕۆژە ئەچوو بۆ سەرکار، نەی ئەتوانی بە ڕۆژە ئاگەی لە ئێمە بێت، ناچار دوای 6 مانگ بڕیارە هاوسەرگیری دووەم کات. ئیتر لە دوای ئەوە ناخۆشی ژیانی ئێمە لەو کاتەوە دەستی پێکرد کە باوکم هاوسەرگیری دووەمی کرد. باوەژنەکەم لە سەرەتا کە هاتە ماڵمان زۆر باش بوو، لەبەر ئەوەی کە تازە بووک بوو کە دڵی گەرم بوو، کە وەکو چاوێکی بەزەی سێری ئێمە کرد، بەزەی بێت هەتیوێکی وەکو من و خوشکەکەمان ئاهاتەوە، زۆر باش بوو لەگەڵمانە. لە دوای 3 مانگ ئیتر خراپیەکانی دەستی پێکرد، زۆر خراپ بوو لەگەڵمانە. ئەنی حسابی بۆ ئەوە نەئەکرد کە ئێمە مناڵین، کە ئێمە ئەقڵمان بە هەنێشت هەیە ناشکێ بڕوا بکە چەنەها جار لەسەر ئەوەی کە دەرگای سەلاجەکەمان کردوێتەوە لێمان تووڕە بووە، لێ یاوین. و ئێستاش جێ سوتاویەک بەدەستمەوە ماوە ئەگەر کامێراکان بێنە پێشەوە پیشانی بینەرانی بن. زۆر جار کە ئەچوومە قوتابخانە، یعنی تەلەبەکان یان ڕەفیقەکانی خۆم ئەو جێ سوتاویان ئەبینی ئەیانزانی لە بینی خۆیانە ئەیانوت ئەمە باوەژنەکەی وای لێ کردووە، ئەمە باوەژنەکەی لێ یاوە. بڕوا بکەن کە ئێستا 22 ساڵم ئازاری ئەو کاتم بیر نەچوێتەوە کە لێ یاوم. ئەو کاتە مناڵ بووم کە لێ ئەیام، شەی وا هەبوو نەئەخەوتم، ئەگیریام لە تاو ئازاری گیانم کە لێ ئەیام. ئەو حسابی ئەوەی نەئەکرد کە مناڵێ. ئەو کاتی کە باوکم ئاهاتەوە ماڵەوە خۆی ئەکرد بە فریشتە، ئەوت کەسێکی ترە، یعنی نەت ئەناسیەوە. زۆر باش بوو لەگەڵمانە، دەستی ئەهێنا بە قژمانە، بە ساق و بە قوربانمان ئەبوو. بەڵام کاتێک کە باوکمە چوە سەرکار کەسێکی تر بوو، ڕێک وەکو فریشتە و شەیتانی لێ ئەم کەسە لێمانی ئەیە. ئەجا جاری وا هەبوو هەڕەشەی لێ ئەکردین، ئەیوت کە باوکتان هاتەوە ئەم شتانی بۆ باز نەکەن، ئەم لیانانی بۆ باز نەکەن، ئەگینا لەمە خراپترتان لێ ئێم. یعنی هەڕەش کەوتووە ئەوەی کە هەڕەشەی لێ ئەکردین کە لای باوکمان باسی نەکەین. ئێمەش ناچار بوون بۆی لێمانە قسەمان نەئەکرد. لە دوای ئەوەی کە ئەم شتانە ڕوویا، باوەژنەکەم مناڵی بوو. ئەمە زۆر خراپتر بوو. من لە تەمەنێکی زۆر بچووکا بووم، هەم ئەبووە ئاگام لە مناڵەکەی ئەو بووایە، هەم ئەبووە ئاگام لە خوشکە بچووکەی خۆم بووە و هەموو ئیشی ماڵەکەشی پێ ئەکردم سەرڕای ئەوە. یعنی خۆی وا دەرنەئەخست کە باوکم ئاهاتەوە کە ئەمە ژنێکی زۆر خراپە، کە باوکم هاتەوە خۆی ئەکرد بە فریشتە، ئیتر کە ئەنەما ئەم کەسە نەبووە. ئەم خراپتر باوکیشە هەستی بۆ ناکرد کە بڵێت جارجار لەگەڵتانە دانیشێ، یان بڵێ بۆچی تۆ دەست ئاوە سوتاوە، یا بۆچی بێتاقەت پێی ئەشاردینەوە، هەموو شتێک پێی ئەشاردینەوە، نەمان ئەتوانی هیچ قسەیەک بکەین. و تەنانەت هیچ گرنگ هیچ مهتەم نەبوو بە جلوبەرگمان، بە ڕواڵەتمان، بە سەر و قژمان، بە پاکتەمیزیمان. یعنی ئێمە هەر جلی دراوسێ و ڕەفیق و خزم و ئیتر ئەو کەسانەمان جلی کۆنەمان لەبەرە کرد. لە ژیان هەجلێکی تازەی بۆ ئێمە نەئەکڕی. هەستی بە منە ئەکرد باوکت جەنجار نیە و ئەگەر بکرایە لە 10 جارە لە 20 جارێک جلێکی بۆ کردنیش لەبەرەوەی باوکم کە هەز نەکا کە خراپە لەگەڵ ئێمە. و ئێستا بەڵام تر باوکە هەستی بەم خراپیانە هەر نەکرد. نەخێر، پێی ئەشاردینەوە، هەر جۆرێک بێ پێی ئەشاردینەوە، نەی ئێشت لای باوکم بیترکەین ئەم شتانە. و ئێستا من زەواجم کردووە لە خوابەزیابە، لە 2 ساڵە زەواجم کردووە و خاوەنی کچێکم. مێردەکەم زۆر باشە لەگەڵ ما، سوپاس بۆ خوا کە خۆی گەورە حەقی هەموو ئەو ناخۆشیانی بۆ کردمەوە کە لە مناڵیات تووشم بووە و زۆر سپاسی مێردەکەشم ئەەکەم. ئەنجا لەگەڵ ئەوەیە هەموو کاتێک کە نوێژ ئەەکەم دوعا بۆ مناڵەکەم ئەەکەم، ئەڵم خوایە هەتا ئەو ڕۆژەی کە ئەچێتە ماڵ و حاڵی خۆیەوە من نەمرم، ئەو کاتی کە ئەو چۆ ماڵ و حاڵی خۆیەوە بم بەرەوە بۆ لای خۆت کێشەم نییە. و باوەژنەکەشم ئێستا نەخۆش کەوتۆ لە جێگای تر پێویستی بە کەسێکە کە یارمەتی با، پێویستی بە کەسێکە ئاگەی لێبێ. من و خوشکەکەم جارجار سەردانی ئەەکەین ئەویش لەبەر خاتری خوا، لەبەرەوەی کە خوایەک هەیە حەقی هەمومان ئەسێنێ، ئەەکەی لە هەمومانە، ئاگەی لە باش و خراپیەکەمانە، لەبەر خاتری خوا سەردانی ئەەکەین. تر کوڕێکیشی هەبووتم کە باوەژنەکەم مناڵی بۆ ئەو کاتە، ئێستا کوڕەکەی لە ئەوروپایە و هیچ ئەگەر هەفتەی جارێک پەیوەندی پێوە بکات
بە خەیاڵیان نایە کە دایکی باشە یا خراپە بەڵام من و خوشکەکەم سەردانی ئەکەین ئەوەی کە بۆی ماوەتەوە تۆ خوشکەکەتن بەڵێ بە ئەکیدی وەکو وتم کە خوا حەقی کەس نافەوتێنێ خوایەک هەیە کە ئاگەی لە هەموو شتێکە لەسەر ئەم دنیایە. طبعا خاتونگیان ئەمی کە تۆ باسیەکەیت یعنی کێشەیەکە زۆرینەی کەس بەمە تێپەڕیوە کە کێشەی باوەژنە دایکی دووهەمە کە ئێمە بەداخۆ کاتێکە ناوی ئەوەی لێ ئەدرێکەن دایکی دووهەم بێت کە ئەمە دایکی دووهەمە و دایکی ئەوەیە کە ئەم مناڵانە سەر لە نوێجارێکی تر سۆز و عەتف و خۆشەویستی و هەستێکی باشیان باتێ بەڵام بەداخەوە کە ئەمەی ئەیبینین یعنی کە تۆ باست کردوتت سووتان یعنی ئەمە مرۆڤێک کردوێتی بەرامبەر بە مرۆڤێک یعنی تۆ گەر ئێمە واز لە هەموو شتێکی تر بێنین یعنی زۆر جارەڵین مرۆڤایەتی ئینسانیەت ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیەکە لە هەر کەسێکە هەبێ یعنی تو کاتێک کە زوڵم لە مناڵێکە کەیت بە سووتان ئەمە کێ کردوێتی ئافرەتێکی تر کردوێتی بەرامبەر بە کچێکی بچکۆلانە یعنی ئەمە گەورەترین زوڵمە کە ئەکرێ بەرامبەر بە کچێک کە هیچ دەسەڵاتێکی نییە ینی مناڵێک کە هیچ دەسەڵاتێکی نەبێت تۆ ئا بۆ شێوازە زوڵمێکی لێ بکەی کێش کردوێتی بەرامبەر بکوێ ئەگەری مەواز لە ئافرەتەوە شتێکیش بین ئەمە ئینسانێک کردوێتی کاتێکە گەورە بووم عەقڵم بە دنیاشکە ینی بیرم لێ ئەکردەوە باشە چۆن توانی ئەم کە سەوا بکە چۆن ئەتوانێت ئەو نەخراب بێ چۆن ئەتوانێت ینی ئێمە ئەو کاتە مناڵ بووین چۆن توانێتی لەگە مناڵێکی ئاوا بێتاوانە خراپ بێ لی بە دەستی زوڵم کە بەم شێوازە کە تەبارم 22 ساڵە ناوی باوەژنێنن لەرزم دێت ینی لەوانەیە کە باوەژنی خراپ پیش نەبێت لەوانێ باوەژنی باشیش هەبێ بەڵام ینی سپاس بۆ خوا و ئەوە فەزلی خوایە بەڵام چارەنووسی من لە باوەژنە خراپەکەی بوو لە خراپەکەی بوو لەو بوو کە زۆر ینی سپاس بخوا کە خی گەورە وای لێ کردم هیوای خستە دڵمەوە و ئەوەشی کە زەواجم کرد لەگە کەسێکی باش و گونجاوە کە هەموو ناخۆشیەکانی ڕابردوومی بیر بێت دەخوا بەزابێ ئەمە شکری خی گەورەی ئەوێ کە تۆ ناڕەحەتیەکانت تا سەر نەبووە ڕاحەتیەکانە بەردەوام نەبووە ینی سپاس بەخوای گەورە کە تۆ ئێستا هاوسەرێکی باشت هەیە کە خوشکەکەی تریشانت ڕزگار کردو و لای خۆتەوە و ئێستا واشی لێ هاتووە کە ئەو پێویستی بە ئێوەیە ئەو پێویستی بە ئێوەیە کە ئەمە شتێکە سوپاسی خی گەورەی لەسەرەوە بەڵام لەگەڵ ئەوشا دڵنیا بە هیچ زوڵمێک تا سەر نابێ هیچ زوڵمێک ناتوانێت تا سەر لەگەڵ خۆیان بەرێ ئەو زوڵمێکی لە ئێوە کردو خی گەورە حەقی لێسەنێتوانی ئێمە بەدەر لە هەموو شتێک یاندەمە بیر لەوە بکەرەوە کاتێکە تۆ زوڵمێ لە هەر کەسێکەکەی بەڵامە ببیری ئەوە تەبێت کە خی گەورە ئاگای لێتە کە خی گەورە ڕقیبە بەسەرتەوە هەموو دایکەکان لەشیان ساغ بێ وخوا هەموو دایکەکان بۆ کچەکانیان بێڵێ کەس بێدایکی نەبینێ بەڵام ئیتر ئەمە جاری وا هەیە قەدەرێکە و کچانێک تەیەکەون کوڕانێک تەیەکەون ینی من هەر لەم ڕۆژانەیە کەسێک پەیوەندی پێوە کردم لە ئەوروپا بوو کە کچێک بووتی من سێ برام هەیە و باوەژن بەخێوی کردوین یعنی شتی ئەمەە ناڕەحەتی ئەگەڕایەوە لەسەر باوەژنەکەی ئێساوتی من سپاس بەخوای گەورە کەیسا زەواجم کردو چون بۆ ئەوروپا و مێردێکی باشم هەیە بە هەمان شوی کە تۆ باسە کرد بەڵامەوی مەسیری سێ براکەم لە بەردەستی ئەو باوەژنەیە هەمووی مەسیریان فەوتاوە زۆر ناڕەحەت یعنی شتی وای باس کرد من نەمەتوانی گوێی بۆ بگرم ئەمەە ناڕەحەتی باسە کرد بەڵام من لێرەوە بەو ژنانە ئەڵێم کە ئێوە دایکتان پێوترێ دایکی دووهەمتان پێوترێ ئەین چۆن ئەتوانی چۆن دڵت دیە چۆن ئەمە ڕێگە بە خۆتەی کە زوڵمی بەم شێوازە بکەی لە مناڵێک کە بێدەسەڵاتە لە مناڵێکە هیچ دەسەڵاتێکی نییە کە تۆکو دایکی دووەمی خۆی سەیرەکە یعنی من پێتەڵم ئەگەر تۆ باشەیەک بکەیت ئەو هەتاماوە ئەو باشەیە بۆ تەنووسێ هەتاما ئەو مناڵانە ئەو باشیانە بەرچاوە بێ و لەو دنیاش خۆی گەورە پاداشتی باشەکەت بە بێسنوور پاداشتایەتەوە بەڵام کە زوڵمێکی شکر ئەو زوڵمە ینی چۆن ئەوێری سبێنێ ڕوبەر لە قیامەتە ئەوەستیت چۆن ئەوێری